بەناوی خوای گەورە بینایانی بەڕێزی بەرنامەی ئارێزە سڵاوی خوای گەورەتان لێبێ لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ئارێزەدا دێنەوە لاتان. بەرنامەی ئەم جارەمان سەبارەت بە دیاردەی دڵپیسی و گومان لە خێزاندا لە نێوان دوو هاوسەرەکاندا و کاریگەری خراپەکان و دیارە خراپی ئەم دیاردەیە و کاریگەری لەسەر هەڵەوشانەوە و گرفت دروستکردن لە ناو خێزانەکاندا ڕوون دەکەینەوە لەگەڵ هاوکارم ئاڤان خانوە دکتۆر ملکۆ وەکو پسپۆرێک لەو بوارەدا لە بواری دەرونیدا دەمانەوێت تیشی بخەینە سەر ئەوەی ئایا ئەم دیاردەیە تا چەندە دڵپیسی خۆی چییە و ئاست و جۆرەکانی چین هۆکارەکانی و کاریگەریەک خراپەکانی لەسەر خێزان چییە و چۆن بتوانین لە دڵپیسی دەرباز ببین هەریەک لە هاوسەران چۆن بتوانن لە دڵپیسی دەرباز بن. سەرەتای بەرنامەکە دێنە لای کاک دکتۆر ملکۆ دەمانەوێت بزانین دڵپیسی چییە و بۆچی ئەم دیاردەیە بەو شێوەیە کاریگەری خراپی هەیە. سپاس بۆ بەڕستان و بۆ بینەرانی کەناڵەکەشتان. ئێمە ئەوەی کە زۆر گەرنگە یەکێک لەو گرفتانی کە ئێستاکە زۆرێک لە ناو خێزانەکانە پێوەی ئەتوانین بڵێن گرفتارن بریتە لە بەتایبەتی یەکێک لەو شتانێک کە زۆر گرنگە بریتە لە دڵپیسی. ئەتوانین بڵین یەکێکە لە دیاریدە زۆر باوە زۆر ترسناکە زۆر کاریگەرەکان ئێستاکە و زۆر تەقیوەکان چونکە ئێستاکە کۆمەڵە هۆکارێک هەیە کە زیاد هۆکاری دروست کردووە کە ئەم بوارە دروست ببێ وەک ترسناکیشی دروست کردو لەسەر زۆرێک لە خێزانەکان. ئێمە ئەوەی کە ئەگەبمانێ پێناسەیەکی زانستیانی بۆ بکەین پێناسەکان ئەگۆڕێت بە پێ هەر کولتورێک بە پێ هەر شوێنێک بە پێ هەر جێگەیەک بەڵام ئێمە خۆمان بۆی کە جۆرێک لە سەقافەتە دینیەکەشی لەگەڵا تێکەڵ بێ ئەتوانین بڵین جۆرێکە لە بەدگومانی. ئێمە خۆی کەلیمەی دڵپیسی وشەیەکە کە نابێ بەکار بێنرێت چکە دڵ جانبی ینی بۆ دی ئینسانەوەتە لایەنە جسمانیەکەیەتی بەس ئێمە لە ناو کووردا زیاتر بەکارێنە وەک جۆرێک لە جۆرەکانی بەدگومانی تایبەت بە ژنومێر بەرامبەر بە یەکتری و بە تایبەتیش لە بواری شەرەف و ناموسە یاتوا لە بواری ئەخلاقا بە زۆری ئەنجاریان وە هەندێک بواری تری کەم وەکوچی وەکۆی کەوا جاریوا هەیە لێ بەدگومانە بۆی کەوا پارەکانی هەبا جاریوا لێ بەدگومانە کە بۆ نمونە خراپی ئەڵێ جاریوا هەیە لێ بەدگومانە بۆی کەوا سڕەکانی دەرئەکا جاریوا هەیە لێ بەدگومان حتا لێ بگاتە بەدگومانی بواری یعنی بڵێن چاودێری و کۆمەڵە کشتی حتا لەوەی سیاسی و بواری تریشی تێ بکرێتەوە کامە لە حاڵەتی هەندێک نەخۆشیەکانان دروستە بن. اینجا ئێمە ئەتوانین بڵین جۆرێک لە جۆرەکانی بەدگومانی تایبەت بە خێزان بە تایبەتی لە نێوان ژنومێردا و ئەمەشە لە بوارێک لە بوارەکان بە تایبەتی لە بوارانی کە تایبەتە بە شەرەفەوە زیاتر لە کوردستان و هەندێک بواری تر ئەمە پێناسەکەی ئەتوانین بەم شێوازە. کاک دکتۆر یعنی دیاردەکە خۆی ئەگەر بە واتایەکی تریش پێی بڵێن زیاترین بێ خانە گومانی پێم وابێ ئەوەش یەکێکە لەو وشانەی کە لە هەندێک مەنتیقا پێناسەی بۆ ئەکرێت لە لای خۆمان عادەتەن زۆرتر وشەی دڵپیسی بەکارەهێنرێ بەڵام ئەمن ئەمەوێتیش بخەمە سەر ئەوەی کە ئەو خانە گومانیە یاخود ئەو دڵپیسی کە لە نێوان هاوسەراندا دروستە بێ یعنی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەر کاتێک مەسەلە خێزان یەکێک لە بنەما سەرەکیەکانی کە بریتیە لە متمانە کۆڵەکەیەکی ڕئیسی پێکێنانی خێزانە ئەم کۆڵەکەیە کەوتە لەرزە و متمانە نەما لە نێوان هاوسەراندا ئەو حاڵەتە دروستە بێ کە بەرەو ئەوە ئەڕوات کە بێمتمانەی دروست بێ بەرەو ئەوە ئەڕوات کە ئەم خێزانە وردە وردە لێک هەڵبوەشێت و کە کاری چۆن لەی متمانە بۆ خۆی لە خودی خۆیدا یعنی بەڕاستی ئەساسێکیشە بۆ ڕێز و خۆشەویستی چونکە هەر کاتێ متمانە نەما وردە وردە ڕێز و خۆشەویستیەکان بەرەو کەمبوونەوە ئەڕۆن بەرەو نەمان ئەڕۆن لە نەتیجە ئەگاتە ئەوەی کە ئەم خێزانە لێک بترازێنە و لێک هەڵبۆشێنە و دوور بکەونەوە لە یەکتری. بۆیە هەر کاتێک هەر یەکێک لەو پێوەرانی کە باسمان کرد کە یەکێک لە پێوەرە گرنگەکان وتمان متمانەیە و لە هەمان کاتا ڕێز و خۆشەویستی و ڕێزگرتن و ئەمەیە و یاخود هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە یەکتری ئەم حاڵەتە لاواز بوو وردە وردە کاریگەری خۆی ئەکاتە سەر ئەوەی کە خێزانەکان بەرەو خێزانێکی پڕ ئاژا و پڕ کێشە و گیر و گرفت ئەڕوات و لە نەتیجە کۆمەڵێ
کێشەی قورستر بە دوای خۆیدا ئەهێنێ چکە جاری وا هەیە هەر ئەم خانە گومانیە وا لە مرۆڤ تاکەکانەکە یان ئەوە تا مەسەلە باوەڕی پێناکە چەند بەڵگە و چەند شتی بۆ ئەهێنێتەوە باوەڕی پێناکە یاخود جاری وا هەیە بە زۆر احترافی پێکە بەس بۆ ئەوەی مەسەلە ئەم متمانەیە بگەڕێتەوە هەر کامێک بێ لە ئینەکان لە نەتیجە جاری وا لە نەتیجە احترافێکی چۆنەڵێ بە زۆر سەپێنراو کە احترافەکەشی بۆ خۆی هەڵەیە چونکە لەوانەیە خودی ئەو کارەشی نەکردێ بەس بۆ ئەوەی جارێکتر متمانە بگێڕێتەوە یاد احترافەکە لە نەتیجە ئاسارێکی خراپ دروستە بێت جاری وایە ئەکەوێتە وەکوی کاک دکتۆر باسی کرد ئەکەوێتە حاڵەتی بڵێن شەرەف پارێزی و هەتا کوشتنی ئافرەتەکە و ئەتکردنی و بەم شێوازە بۆیە ئەمانە یەکێکن لەو شتەی کە پێم وا بێ دڵپیسەکە ئەساسەکەی کە متمانە نەما لە ناو خێزانە ئەو دیاردێش زیاتر باو ئەبێ لە ناو خێزانەکاندا بەشێک وا قسەی لێ ئەکرێت نازانم کاک دکتۆریش ڕای لەگەڵەوە بێت غیرە شتێکی طبیعیە لە نێوان ئەو کەسانەی کە یەکتریان خۆشەوێت بە تایبەتی ژن و مێرد زۆر لە یەکەوە نزیکن و خۆی پەروەردگاریش باسیەوە کە خۆشەویستی هەیە لەبینی ئەبێ خۆشەویستی و لێک نزیکی هەبێت جاری وایە زیارڕەویکردن لە غیرە یعنی بەشێکی دڵپیسی لەوە دروزە بێت زیارڕەویکردن زیاد لە حەدی خۆی ئەو دوو کەسە یەکتریان خۆش بوێت و غیرەی لە یەکتر بکەن حەز نەکەن پەیوەندی حەزکە هەر پەیوەندی لەگەڵەوە بێ لەگەڵ کەسیانە بێ وردە وردە یعنی کە زیادەی تیاکرا وردە وردە ئەبێتە دیاردەی دڵپیسی ئەمە بەشێکیش وە ئاماژەی پێن کە نەخێر ئەمە نەخۆشیەکە ئەم کەسە جایا خود بەهۆی ئەو پەروەردەی کە لە خێزانی سەرەتایە وەریگرتووە یاخود بەهۆی ئەو حاڵەتەی کە ئێستا تایبەتی کرانەوەی ناو کۆمەڵگا و زۆر تێکەڵاو بوون لە ناو خێزانەکانە ئەم تاکە ئەم شتە لێ بێ بە واقع ئەزانێ بێ وابێت بەردەوام لەسەر ئەو حاڵەتە بەردەوام بێت کە گومانی خراپ بە بەرامبەرەکەی بە هەرچەند خۆی پەروەردگار باز لەوە کات کە یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن زۆربەی گومانەکانتان واز لێ بێنن اینجا خۆی پەروەردگار فەرمێ بعضێکی گوناهە إن بعض الظن إثم یان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ الظن أكذب الحديث گومان بردن خراپترینی قسەکانە درۆترینی قسەکانە بەڵام ئەساس لەلای ئەمە بێ بە گومانی خراپ بردن کە ئەمە شتێکی لە ڕووی دینیشەوە خراپەوە لە ڕووی حاڵەتی ئاساییشەوە وەرگرتنی حاڵەتی ئاسایی لە ناو خێزانەکەم دوانەوەکو جەناب باس کرد متمانەیان هەبێ ئەمەش یعنی لا نامێنێت بە دروستبوونی ئەو حاڵەتە نامێنێت تا چەندە ئەکرێ بڵین ئەمە نەخۆشیە يعني ئەم تاقی کە چونکە ئەمە ئەوتمانەگەر طبیعی هەردوو کەسەکە بنەوە ئاساییە بەڵام ئەگەر گەیشتە ئەو حاڵەتەی کە گومان بە هەموو شتێکی یەکتر بەرن چه ئافرەت چ پیا و ئەمە ئەبێتە نەخۆشی تا چەندە ئەمە وەکو نەخۆشی و دەکرێت چارەسەر بکرێت ئێمە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە لە ئەوانەی کە بە جەنابتان باستان کرد هەندێکی زۆری لەوانە هۆکارەکانن کە بۆچی دروستە بن بەڵام ئەوەی کە زۆر گرنگە کە ئێمە داچینە سەر بابەتی بەدگومانی خێزانی با بڵێن نەک کەلیمەی دڵپێسیەکە خۆی زۆر هەڵای بەکاربێنرێ ئەگە بڕۆینە بەدگومانی خێزانیەوە بە تایبەتی بڵێن بۆچی دروستە بێ خۆی ئەساسێکی فیتڕی بایۆلۆجی بۆ ماوەیی هەیە بە تایبەتی ئەساسە فیتڕەکەی ئەوەیە هەمووی نەک لە ناو ئینسانەکانیشە لە ناو هەموو ئەو ئاژەڵانەشی کەوا بۆ نمونە ئاژەڵە ئازاکان لەناو هەموو ئەو ئاژەڵانەشی کەوا بوو نمونە گرنگی بە خێزانەدەن هەر لە شێر لە پڵنگ هەر لە یعنی کەنغەر یعنییان ئاژەڵە بەریئەکان لە هەناو هەموو ئەمانە شتێک هەیە کە پێوترێ غیرە هەمویان غیرە ئەکەن لەسەر ئەوەی کەوا احتیفاز بە خێزانی خۆیانەکەن يعني حەز ناکەن جۆری یعنی بۆ نمونە ڕەگەزێکی تر نزیکی ڕەگەزەکەی بڵێن هاوسەرەکەی خۆی یا بڵێ هاوژیانەکەی خۆی بکەوێتەوە ئەمە شتێکە لەناو حیواناتیشا هەیە بۆ نمونە سێری کە شێر خێزانی تایبەتی خۆیان هەیە جاری وا هەیە خۆیە کاتە بە قوربانیەوەی کە خۆیدا بە کوشتان نەبینێ کە کەس بڵێن شێرێکی نێرە لە خێزانەکەی بکەوێتەوە بە تایبەتی ئەم غیرەیە ئەساسە فیتڕەکەی لەناو پیاوانە زیاترە لەو پیاوانە زیاترە و ئەمەشە کە خوا لە ئەسڵا دایناوە لە ئەساسە فیترەکە بۆ پاراستنی خێزانە خێزان ئافرەت کە لە ناو خێزانایە بنچینەی خێزانە بەسەوەی کە پارێزگاری خێزانە نێرێ یان پیاوە باڵێن ڕەگەزی نێریانە لە هەموو حیوانەتەکانی شاو حاڵەتە هەیە ئەوەی کرد یعنی ئەتوانێت ژیانی خێزانی بەرێ بەڕێوە مێ یان بۆ نمونە ئافرەتە لە ئینسانەکانە
بەڵام ئەوەی کەوا بوونەمونە چاودێریەکە و پارێزگاریەکە و بژێ و دابینەکە و زۆرینەی ئەوانەی کەوا لەناو زۆری لە ئەژەڵەکانیشە نێرەکانن یان بڵێن پیاوەکان با بڵێن لە پیاوانیش لە ئینسانە اینجا ئەمە وەکو ئەساسە فیترەکەی هەیە دواتریش لە هەمان کاتیشە ئەساسێکی تری فیتری با بڵێن ویراسی هەیە کە لە ئینسان دایمەن عەقڵێ بێ ئیشکە عەقڵش کە ئیشە کات یەکێک لەو شتانەی کەوا زۆر گرنگە ئەوەیە کەوا بەتابەتی کە قودراتەکانی بۆ هاتووەکو ئەساسێکی ویراسی قدرەیەک لە قودرەکانمان بریتە لە تەسەور تەوەقع تەخەیل ئەمانە کە هەمووی بنچینەی دواتر زەنن اینجا ئەمانەشە کە بۆ نمونە ئینسانێک کە تەسەورەکە تەسەوری جاری واشەیە بۆ تەسەورەکان بە خراپ بەکارەهێنرێ بۆ تەخەیولەکان ئەمەیان ئەساسە بیئیەکە بۆی دروستەکە کە بیستوێتی چەندین کەس خیانەتی بە مێردەکەی کردووە ئەویش ڕات تەسەورەکەی بۆ شێوازە تەوجیهەکە کە ئەبینێ بۆ نمونە فڵانە حەدەس ڕووی داوە ئەویش بەرمەجا ئەبێ بەم ئیحایەنە ئەوەی کە زۆر گرنگە بیزانین ئەوەیەکەوە بە تایبەتی ئەم ئەساسە بایلۆجیەکان ئەساسە فیترەکان لەگەڵ ئەساسە ئیجتیماعیەکان هەمووی پێکەوە یەکەگرێ و هەمووشی ئەبێتە هۆی ئەوەی کەوا دڵیش خۆی وەکو ئێمە کە بەڵێن بۆ ئەڵێن دڵپیسی کەلیمەی دڵپیسی بەکارهێنن دڵ خۆی مەیلی هەیە مەیلەکانی بە شێوازی جیاوازە ئەڕوا ئێمە کۆمەڵە عەمەلیاتن کە پێیانەوترێ عەمەلیاتی قەلبی عەقلی یعنی زیهنی پێ ئەوترێ کە ئەتوانین بڵێن لە نێوان عەقڵ و لە نێوان دڵا پێکەوە ئیشەکەن اینجا ئەوانەی کە بواری خۆشەویستی زۆرتیا هەیە هەمویان بە دڵ و عەقڵەوە بنن لەبەرەوە لە ئینسان کە یەکێکە خۆشەوێ عەقڵ خۆشەوێ ئەگەر خۆشەویستی حەقیقی بێ و لە دڵیشەوە شوێنەوارەکانی هەست پێ ئەکرێ و دواتر ئەم دوانە هەردووکی پێکەوە کە یەکە گرێ دواتر ئەتوانێت کە ژیانی خێزانی بەرێ بڕێەوە بەڵام کە کاتێکیش ئەگەر هاتوو ئەم دڵەیە بە شێوازێک مەیلەکانی گۆڕا ئەو کاتە چیە بێ عەقڵ لەو کاتەیە مسایرەی ئەکا بۆ ئەوی کەوا بەدگومانیەکانی بگۆڕێ اینجا زۆرینەی جاریش بۆیە ئەبینین بەدگومانی زیاتر لەو کەسانەیە کە دڵیان مەیلانی زۆرە خۆیان لە ئەسڵە یعنی ناکە ئەوە مەیلانەکە چۆنە ئێستا بۆ نمونە با هەر بڵێن یعنی یەکێکەوە لە هۆکارەکانە زیاتر باسکرێ باشترە بەڵام لە بۆ نمونە کەسێک پیاوێک کە زۆر دڵی پیسە بەرامبەر بە ئافرەتەکەی ئەو پیاوەیە کە زیاتر خۆی یەکێکە لەو بوارانەی کەوا لە ژیانە بۆ نمونە لەوەیە هەندێک دڵی زیاد بڕۆ بەم لا بەولا کە ئەمەشە ئەبێتە ئەساسێک لە خۆیە بۆیە ئەمە دوایی ئەبێتە نقطەیەکی عیلاجی زۆر جوان ئەو کەسانی کە بەدگووانن هەندێک جار هەیە خەتەی خۆیان هەندێک جار هەیە هەڵی خۆیان هەندێک جار هەیە بوارەکان کە بۆ ژیانی خۆی گونجاوە لە هەڵەکانە ئەمە یەکە بێتە مەحتەوای بەدگووانەکان چۆن لەولا ژینگەیەکە کە بۆ نمونە ئەحداسەکان ئەبیستێ بەدگووانی زۆرە بێ ئەوەش بە هەمان شێوازە بەدگووانێ دروستەکەتەوە يعني حاڵەتێک هەیە ئەوەمان بۆ ڕوو نەبێتەوە کە مەسلەی هەردوو حاڵەتەکە هەر بریتە لە غیرە جا غیرە حاڵەتێکی یعنی غەریزیە خی پەروەردگار یعنی بەخشیوێتێ مرۆڤەکان هەروکو جەنابەت باس کرد بۆ پاراستنی جاری وهەیە خێزانە بەڵام ئەمە غیرەیە ئەگەر بە شێوەیەکی سروشتی بڕوا بەرەو ئەوە ئەڕوات کە ئێمە چۆنەڵی وا لێ بکات کە بمانبات بۆ دوو شێوە مەسەلە دوو جۆری دڵپیسی و بەدگومانی یەکێکیان ئەو حاڵەتەیە کە لەسەر بنەما بەڕاستی ئەو دڵپیسیە دروستە بێ ئەو بنەمانەش بریتێ لە بنەما ینی کۆمەڵەشت هەیە جاری وا هەیە ئەبنە ئەساسێک بۆی دڵپیسیەکە ڕووبدا جاری وایە تێکەڵاویەکی زیاد لە ڕاددە بەدەر کە ئەمەوە ئەکات کە خێزانەکان جاری وا هەیە نەتوانن تەقبولی ئەو حاڵەتە بکەن چکە لە کۆتاییدا مەسەلە دوو هاوسەر مەسەلە لە دوو خێزانی جیاوازەوە هاتوون هەریەکەوە بە شێوازێک پەروەردەکراوە ئەبینی لە نەتیجەی ئەوەی کە یەکێکیان لەوانەیە عایلەیەکی زۆر کۆمەڵایەتی بن و زۆر تێکەڵاویان هەبێ ئەوی تریان بە پێچەوانەوە بۆی ئەبینی خۆ ئامادە نەکردن بۆ خۆگونجاندن لە حاڵەتێکی وادا ئەم حاڵەتە دروست ئەکا کە پێوترێ جۆرێکی دڵپیسی کە ئەویش بریتێ لە دڵپیسی واقعی کە بە واقعی بینێ مەسەلە خێزانەکەی کاتێک پیاو بێ یاخود مەسەلە ئافرەتەکە بێ کاتێک کە دێت یەکێک لە تاکەکانی خێزان بەسەریە خێرا مۆبایلەکەی داخاتەوە یعنی هەوڵەیە یاخود مراقبەی مۆبایل بکە یان بە جۆرێک لە جۆرەکان مەسەلە تێکەڵاوی و هەتا جاری وا تێکەڵاوەکە بە تەوقەکردن و بە سوعبەت و یعنی بەم شتانەشەوە ناوەستێ سوعبەتەکان وای لێ دەگاتە حاڵەتی مەسەلە دەستبازی و بە یەکدا کێشانەمان
لەوانە جاری وا هەیە ئەم حاڵەتانە بۆ خۆی بنەمایەکیە کە پێوتێ دڵپیسێکی واقعی لە نەتیجەیەکی خراپەوە دروستە بێ کە غیرەی ئەو ئینسانە کە حاڵەتێکی سروشتێ ناتوانێت تەقبولیکە. ئەم حاڵەتەش من پێم وابێ یعنی غیرە یاخود ئەو حاڵەتی دڵپیسی ئەگەر ئێمە بە شێوە سروشتەکەی سەیری بکەین حاڵەتێکە کە لەگەڵ بوونی مرۆڤەکاندا هەبووە، یعنی حاڵەتێکە خوای پەروەردگار یاوێتی بە مرۆڤەکان. بۆیە ئەمە یەکێکە لە جۆرەکانی. جۆرێکی تر لەوانە بەبێ بنەمایە، یعنی هەر هەمیشە بەبێ بنەما خۆی مەشغوڵەکە بە کۆمەڵێشتەوە ئەکرێت کاک دکتۆر یعنی زیاتر ئەو حاڵەتە من پێم وابێ بە نەخۆشی زیاتر هەژمار ئەکرێت کە بێ بنەما بێت کە یعنی هەمیشە لە خەیاڵێکی ترسناکی ئەوەدایە کە مەسەلە هاوسەرەکەی لە دەست بدە، مەسەلە لەوانەیە هاوسەرەکەی ئەمی بەدڵ نەبێ، یعنی ئەم حاڵەتانە ئەکەوێتە ئەوە حاڵەتێکە پێم وابێ حاڵەتێکی نەخۆشی دەرونیە کە پێویستەکە دکتۆری تایبەت بەخۆی چارەسەری ئەو حاڵەتانە بکە. بۆیە یعنی من ئەڵێم مەسلەی دڵپیسی با ئێمە لە هەموو خێزانێکدا جاری وایە کە خێزانەکەت هەر کامێکیان بێ دڵی پیس کرد تەعەن لەوە نەگرین کە ئەم خێزانە لەوانەیە لە ئەنجامی ڕقێکەوە بێ یا مەسەلە شتێکی خراپ بێ بەرامبەر بەو هاوسەرە بیکە، بەڵکو بە پێچەوانەوە لە نەتیجێ خۆشویستنی زۆر و لە دەست نەدانی مەسەلە هاوسەرەکەی ئەم حاڵەتی غیرە و دڵپیسی و خانە گومانیە دروستە بێ کە ناوی بنین. یعنی ئەمە زیاتر بۆ جەزبکردنی ڕەگەزی بەرامبەرەوە لە خۆشەویستی زیاتر بۆیە خێزانەکان بە تەبیعی ئەم شتە وەرگرن کاتی ئەگەر ڕوویدا کە بگەڕێتەوە بۆی کە مەسەلە زیاتر خێزانەکەم ویستی لەسەر بنە، زیاتر خێزانەکەم ئالوودەی منە ئەم حاڵەتانە دروست بکات لە خۆیدا. لە قسەکانی ئاباخان و کاگتۆرەگەر بەم شێوەیە ئەو بکەین، ئایا چەند ئاستێک هەیە بۆ بەدگومانی هاوسەران بە یەکتر یان چەند جۆرێکی جیاواز هەیە؟ چونکە ئەوەی ئەو ئاماژەی پێ ئاماژەی بێ دوو جۆردا لێرەیە لە ڕووی علمیەوە تا چەند یعنی فەرقی هەیە چەند ئاست و جیاوازی هەیە؟ ئێمە سێ ئاسمان هەیە، ئاستێکیان پێوترێت سروشتی، ئاستێکیان پێوترێت شڵەژاوی واتە ئیسترابی، ئاستێکمانەیە پێوترێت نەخۆشی. ئاستی سروشتێکە ئەوەیە کە ئینسان خوا سروشتی وا دروست کردووە لە ئەساسی شەک و گومانە یەخ ئەگا بە یەقین. ئەمە یەکێکە لە هەموو ئینسانێکە کە تۆ ئێستا بۆ نمونە ئەتوێ شتێ بکڕی یەکەم جا کە ئەتوێ بیکڕی جاری وایە بە هەمان ئەو شیازە تۆڵی بڵێ ئەسڵ بێ وایانە اینجا دوایی ئەکەویتە تحقیقەوە ئەگەیتە ئەسڵەتەکەی یانە ئەسڵەتەکەی. اینجا ئەمە بۆیە لێرانە ئەمە ئاستە سروشتیە کە ئینسان هەندێک جار هەیە کە شت دێ بە مێشکیا، بەڵام چۆن ئەزانین ئەم ئاستە سروشتیە؟ کاتێک کە بۆ نمونە مێشک و دڵ خۆی کە گومان دروست ئەکات، هەندێک با بڵێن سەرەداوێکی پرسیارانە دروست ئەبێ لە ناخیا، بەڵام لەو کاتە لایەنە سروشتە تەبیعیە دروستە جێگیرە پاکەکەی مێشک و دەروون و نەفس چیەکە وەڵامی ئەمە ئەداتەوە کە وەڵامی داتەوەڵێ نە وانە ئینسانێکی چاکە نوێشکەرە ڕێک و پێکە ئەخلاقە پارێزێ ئەو بەتەنی ئەخلاقی منەوە بەتەنی ئەخلاقی مناڵەکانەوە ئەو بەتە لەم بوارە کە ئەم قسانە ئەکە ئەو نامێنێ. يعني دائما الانسان لناخذ دو اتجاه هي اتجاه كان بردوان برو سلبيات الجوله اتجاه كان دائما برو ايجابيات الجوله اسما كلا بيغمرانا هي زوريني جاروانا وكواتي ولا انا سلبيه كان يعني كمتر بو يعني نماوا كلقوا اسما كي ختماخ كراوا بلام لا انا ايجابيه كان زور قوره بو هر بيغمري خو عليه الصلاه والسلام كاتك قضيه يفقدروا سبب عائشه سريك لو كاتيا كبون منا ئەگەر بڵین یعنی دەلالەیەکی نیفاقی هەیە کە کۆمەڵی خەڵکی باسیەکە وهیانە کە ئیتر بۆنونە چۆن بڵێ بووە تا قسەیەک و باسەکرێ وەکو دیلالەیەکی نیفاقی پێڵێن چکە دەلالەی واقعینە دەلالەیەکی نیفاقی هەیە کە ئیشارە کراوە کە گەورە کراوەتەوە کە ئەم حاڵەتەیە کە کێشەیەکی گەورە دروستەکە. بۆیە ئێمە لێرانەیە بەڵام سەریکە پێغەمبەری خوا چونکە طبیعەتی ڕاسخە جێگیرە یەکسەر کە ئەنەهو لەم یەکون هیچ وەڵام ناداتەوە تەنها بە دواشی ناکەوێت تەنانەت پرسیار لە کەسێکیش ناکات چۆنەوێ. یعنی ئەمە ئەو ڕسۆخیەتەیە کە ئەم لایەنێ بەڵام لە ئینسانەکانی ترات چیەکات کە ئەمە ئەجوڵێ پرسیارەکان ئەو وەڵامی هەیە بۆی بۆیە لێرە کە وەڵامەکان خۆی کەمێکەتەوەم پێوترێت سروشتی. جانبێکی ئیسرابیمان هەیە کە کاتێک ئێساکە حەدەسەکان زۆر ئەبن ئێمە مەعالەسەف زۆر يعني براسيز لومي يزجها زور توجيهي كانال الرقايا كانكين كزور بسلبي إيشا كان لسر أما أوهم حدثوا أوهم شتاني كباسا كريت أو اندب باسا كريت كبوتا إيستا كبوتا أتوانا بلام يكلسر سي بابتا كاني إعلام جيان بونمونا
ئێستا ئەگەر سەیری کۆمەڵێک کەناڵ هەیە نامێناوێن بەڵام لەبەر مەسئولیاتی جەنابتان ئەجینا یەکێک لەوانە کە بۆ نمونە زیاتر لە 200 ئەڵقەی ئامادە کردووە لە ناو هەموو یا بەدگومانی بەشێکی هەرە سەرەکیە لە ناو ئەوقانەیە چۆن نایجوڵێن لە خێزانەکانی خۆمانە چۆن حاڵەتی ئیسترابی دروست نابێ چۆن کەسایەتی کەسەکان تێک ناچێت چۆن کەسایەتی پیاوەکان تێک ناچێت چۆن کەسایەتی ئافرەتەکان تێک ناچێت بەمەرجێکیش تا ئێستاکە بەدگومانی بە زۆری لە ناو پیاوانە بوو بەرامبەر بە ئافرەت بەڵام لەم کۆمەڵە مسەلسەلەیە کۆمەڵە مسەلسەلەیە کە ئێستا کە دابەزیوە ئیتر ئینسانەکان بەرە و پشتەوە بن بەرە و چی ئەیبەن برا ئەمانەیە کە بۆ نمونە ئێستا هەمووی ئیساری ئافرەتەکە بۆی ئێمە ئێستا سنتەرێکمانەیە بەشێکی هەرە زۆری ئەو کەسانی کە دێنە لامان کە بەدگومانەکان لای ئافرەتەکان زیاتر نەک لە پیاوەکان ئەمەش نەتیجەی ئەم حەملە ئیعلامی مستهدەفەیە کە ئێستا ئەکرێ کە ئەڵێن مستهدەف بە ئامانجەکرێ ئەمە طبیعەت و سروشتی خەڵکی تێکدا بەرەو شەڵەژانێکی زۆری ئەبە جۆری سێمان هەیە کە ئەم شەڵەژاوەکان دیارە ژیانی لێ تێک نادا تحقیق زۆر ئەکەوێتە متابعەوە ئەکەوێتە سیرکردنەوە ئەکەوێتە بۆ نمونە سیرکردنی مۆبایلە ئەکەوێتە بۆ نمونە پرسیارکردنە هەوڵەدا حتا شوێنەوارەکانیشیان بزانێ ئەمە ناو کۆمەڵێک هۆکارە لەوانی کە ئەبینرێت کە دوای نیشانەکان دیارە بەڵام سروشتی خێزانەکەی تێک نەداوە نەگەیشتوتە کێشەی خێزانی نەگەیشتوتە کێشەی ئەوەی کەوا بڵێن بگاتە ئەو حەدەی کە یەکتەریفی عەزێت دەر بەڵام جۆرێکی ترمان هەیە پێوترە جۆری نەخۆشی مەرەضی کە ئەمەیانە ئەم جۆرەیانە لە دوو حاڵەتە هەمانە لە حاڵەتی ئیسترابەکە کە دەلالە هەبێت لە حاڵەتەکانە کە بۆ نمونە و ئەم کەسە نەتوانێت هەندێک جار هەیە کە ئێساکە بەدگومان یعنی ئەتوانین بڵێن حاڵەتێکی حەقیقی بای بەدگومان هەبێ یان ئەوەتانێ یعنی حاڵەتێک هەبێت لە خێزانە بۆ نمونە پیاوێک سەرێکە خێزانەکەی هەڵی کردووە کە هەڵی کردووە ئیتر هەتایە کە ڕاستە لەو بۆ قعاتە حملی ئەکات چاکە بێ بەڵام قەت ناتوانێت کە بەدگومان نەبێ ئەمە لایەنێکە لایەنێکی تری مەرەضیمان هەیە کە ئەساسیات و واقعیاتی نییە بنەمایەکی نییە بەڵام ئەو تەلفیقەکە اینجا ئەمە هەمانە لە حاڵتی سایکۆسەکانە لە حاڵەتی نەخۆ مەرەضە نەفسیە ذهانیەکانە یان بۆ لە حاڵەتی نەخۆشیەکانی ئەوەی کەەوە بەتایبەتی پیان و درە فێسخامەکانە ئەو تایپە ئەو جۆرە کە هەمانە کە زۆر بەدگومانیەکانیان بەبێ ئەساس و بنەمای و تەوجیهی کەسەکانی بەرامبەرێکرا اینجا جاری وا هەیە ئەم بەدگومانیە تەنیا بەرامبەر بە خێزان نییە باوکێک سەرگەی بەرامبەر بە کچەکەشی ئەچێتە دەرەوە دێتەوە چیت کرد لەکوێوی ناڵێ کوڕم بە خێوێتە جارە پێشەوە وشتی ینی ئەمە کاتەوە حاڵەتە کاڵێن مەڕەضی دەست خۆشەکە تۆرەگە لێرە ناوبڕە گوەرگرین و دواتر بینەوە سەر بابەتەکە توی ناوبڕێکی شەڵا دێنەوەلاتە بەناوی خوا دووبارە هاتینەوە لاتان بۆ تەواوکردنی بابەتەکە دوای ئەوەی کە لە بەشی یەکەمە باسی ئەومان کرد کە بەدگومانی و دڵپیسی لە خێزاندا چییە و با بڵێن ئاستەکانی چۆنن تا چەندە ئەبێتە نەخۆشی اینەوە سەر تەواوکردنی بابەتەکە لەسەرەوەی ئایا هۆکاری زۆربوونی ئەم دیاردەیە و دروستکردنی کێشە لە خێزانەکە بۆتە هۆی دیاردەیە کە کێشەی دروستکرد لە زۆربەی خێزانەکاندا هۆکارەکانی چییەوە چۆن بگەینە حاڵەتێک کە لی دەرباز بین دیارە من پێم وا بێ کاتەکە ئەگەر حسابی ئەوە بکەین بۆی بتوانین هەم هۆکار باسکەین هەم چارەسەرەکەش باس بکەین یەکێک لە خاڵە سەرەکیەکان کە زیاتر لە توێژینەوەکانی زۆربەی زۆری توێژینەوەکاندا ئاماژەی پێدراوە حاڵەتە بۆ ماوەی یەکەیە کە ئەمەش لە خێزانەوە نەقڵە بێ بۆ مەسەلە ئەو تاکەی کە لە داهاتووە مەسەلە خێزانێکی تر پێکەهێنێتەوە بۆیە ئەبینی ئەو تاکانەی ئەو ژن و مێردانەی کە پێشتر لە خێزانێکی پڕ کێشمە کێشم و بێمتمانە و مەسەلە کێشە و گرفتە دروست بوون هەمیشە لە هەموو شتێک گومانیان هەبووە ئەو تاکە کاتێک خۆ مەسەلە ئەو مناڵی لەو پەروەردەی ئەو خێزانێ کاتێ دەچێتە ژیانی هاوسەریەوە ئەیەوێت ئەو سیناریۆیانی کە وەختی خۆی مەسەلە باوکو و دایک لەگەڵ یەکا کردوانە ئەمیش بە هەمان شێوە ئەو سیناریۆیانە دووبارە بکاتەوە یاخود بە جۆرێکی تر لە جۆرەکان جاری وهەیە لە ناو خێزانەکەیدا مەسەلە کەسێکی بینیوە بالفعل یعنی حاڵەتێکی بۆ دروست بووە کە جاری وهەیە ئەو حاڵەتە خیانەتی لە یەکێک لە تاکەکانی خێزان بینیوە ئەم خیانەت بینینە یاخود بەمانایەکی تر بڵێن جاری وهەیە تاکەکان بە تایبەتی پیا و لەبەرەوەی زۆرتر مەسەلە زیاتر لەگەڵ دەرەوە مەسەلە زیاتر تێکەڵی هەیە و ئەمانە ئەو چیرۆکە تراژیدیانەی کە
باز لە بێمتمانەیی و مەسەلە باز لە خیانەتی نێوان هاوسەران و ئەمانە ئەکا سیرەکەی ڕەشببینی بۆ دروستەکە بەرامبەر بە هەموو شتێک بۆیە ئەبینی ئەم حاڵەتە ئەبێتە هۆکارێکی سەرەکی بۆ ئەوەی کە زیاتر خێزانەکان بەرەو ئەوە بڕۆن کە دیاردەی دڵپیسی چونکە هەروکو باسم کرد بۆ ماوەی یەکێکە لەو هۆکارانەی کە باسی لێوەکرێت. خاڵێکی تر من پێم وابێ کە زۆر گرنگە بەلامەوە باسیکەم فەراغ جاری وا هەیە بوونی فەراغێک لە نێوان ژن و مێردا ئیتر طبعاً بەنسبەت فەراغ کاتێک دروستە بۆ پیاوێک زیاتر پیا و حاڵەتە سێکسیەکەی زیاتر زاڵە بەسەر حاڵەتە سۆزداریەکەیدا بە پێچوانەوە ئافرەتێک حاڵەتە سۆزداریەکەی زیاتر زاڵترە بەسەر حاڵەتە سێکسیەکەیدا بۆیە هەر کامێکیان ئەبێت سروشتی یەکتر زیاتر تێبگەن ئافرەت کە ئەبینێت مەسەلە سۆزی تاوەتی پێنادرێ بۆی ئەم حاڵەتەی تیادا دروستە بێت لە هەموو شتێ بەگومانە بێت لە هەموو شتێکی مێردەکەی بەگومانە بێت کە کەمکردنەوەی ئەو سۆز و خۆشەویستیە کە یەکێکە لە هۆکارەکان بۆیە جاری وا هەیە نەمانی خۆشەویستی لە نێوان ژن و مێردا هۆکارێکی ترە بۆ ئەوەی کە هەر یەکێک لە تاکەکانی خێزان دڵپیس بکە بەرامبەر بەویتریان ئەمە خاڵێک کە زۆر گرنگە یاخود مەسەلە جاری وا هەیە من پێم وابێ پێویست ئەکات مەسەلەی ئالوودەبوون مەسەلەی ئالوودەبوون کە ئەمەش بە خۆیەکێکە زیاتر ئەو کەسانی کە زیاتر ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکانەوە من پێم وابێ لە هەموو شتێک گومانیان هەیە ئەوە لەوانەیە کاک دکتۆر زیاتر ئەو حاڵەتانە ئەو کەیسانیان زیاتر بۆ بڕوە لە کەسێکەوە کە مەسەلە بۆ خۆی ئالوودە بووە بە مادەیەکی هۆشبەر جاری وایە نەک ئالوودەبوونە بە لایەنە ئەخلاقیەکەەوە جاری وایە ئەم حاڵەتانە دروست دەکات و هەروکو باسمان کە لە پێشەوە ئەبێتە مای دڵپیسێکی واقعی لەلایەن خێزانەکەیەوە. منەڵم بەشێکی سەرەکی لەمە هۆکارەکان ئەگەڕێتەوە بۆ لاوازی لایەنی دینی چونکە گومان خۆی سەرچاوەکەی ئەوەیە کە ئینسان دامەزراویەک نەبێت لە ئاسوودەیەک نەبێت لە لایکە پێم وایە ئەوەی کە ئینسان ئیمانێکی دامەزراوی بەشێ لە ئاسوودەیەکەی پێبەخشێ و بوونی ئەو با بڵێن ئەوەی کە من هەستکەم لەبەر خاتری خوا لە خراپەکان دوورە بم لە ترسی خوای گەورە و بە هەمان شێوە هاوسەریشم گومانی ئەوەی پێبەرم ئەمە بەشێ لە بەدگومانی یەکتر لەلای یەکگەڕێنێتەوە کەواتە لاوازی لەلایەنی دینی بەشێکە لە هۆکارەکان کە ئەوە دروستەکە یەکێکی کە ناشەفافیت چۆن ئێستا ناشەفافیت لە حکوومەتە گەندەڵی دروست کردووە ناشەفافیەتی ناو خێزان ئەوەی هەریەکان بەجیاشتی شاراوی هەبێت ئەمە بەشێکی کە لە بەدگومانی کە لە خێزانە هۆکارە بە دروستبوونی با بڵێن ئەو حاڵەتە ئەوەیە کە ئەم دوو کەسە هەر کەسە و شتی شاراوی خۆی هەبێ موبایلەکەی داخراو بێت لەسەر یەکتر ئامادە نەبێ هەرچی هەیەی بۆ ئەوەیکی باس بکات درۆکردن لەگەڵ یەکترا مەسەن ئەڕوا بۆ شوێنێک ناڵێ بۆ کوێ ئەچم بەتایبەتی بەنسبەت من ئەڵم ئەوەی کە بەدگومانی لای پیا و دروستەکە بەرامبەر هاوسەرەکەی ئەوەیە کە ڕاستی پێ نەڵێ لە ڕۆیشتن و هاتنیە ئەوەی کە شەرعیشە ئەوەیە کە ئەم دوانە ڕاست بن لەگەڵ یەکترا بۆ هەر شوێنە گەڕۆن بۆ شتێکن لە شوێنێکە خوێنمانە کە پیامبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکە حەزەتی فاتیمە لە کاتێکی درەنگە بینێ دێتەوە لێ پرسێ لە کوێ بووی ئەویش یەکسەر ئەڵێ لە پرسەی فڵانە کەس یعنی ناوی ساحە پرسەکەش و لای کێ بووە ئەهێنێت بۆی بە تەواتی ئەو گومانە لابەرەوە کە بۆچی یعنی ئەحمەد دیارە پیامبەری خوا صلی الله علیه و سلم قەت گومانی خراپی نەبووە بەڵام ئەم ڕوونی لە قسەکردنا بەڕوونی بڵێ من خەریکی ئەوەم مەشغوڵی ئەوەم تا ئێستا بە دیار ئەوە ماوەتەوە بەبێ درۆکردن زۆر جار ترسبوون لە بینی یەکترانی پیاوەکە ترسی هەبێ لەوەی هاوسەرەکەی گومانی خراپیان بە هەمان شێو بۆ ئافرەتەکە و ئەکات ئەم دوانە درۆ بکەن لەگەڵ یەکترا ئەم درۆیە بێتە سەرچاوەیەکی سەرەکی کە ڕاست بە یەکتر ناڵن بۆ دروستکردنی بەدگومانی کێ تەلەفۆنی بۆ کردی ڕاستیەکەی ناڵە کێ لەگەڵ کێ ڕۆیشتی بۆ کوێ چووی لەبەرەوەی ناوێرێ ڕاستی پێ بڵێ ئەمیش بەدگومانی لێ دروست دەکات و حاڵەتەکە بێتە دیاردەیەکی زیاتر تداخلی ئەوانەی دەوروبەر کە ئەوانش بێن گرفتەکە بەتایبەتی ئەوانەی کە ئەیانەوێت ڕۆڵی خراپە ببینن کەمە ئەو پەڕی ئەتوانین بڵین بوختان بۆکردنە زۆر جار کەسێک گەوێت ئەمە بەر چاوی هاوسەرەکەی بخات گومانی بۆ دروستکە لەلای ئەوە لە کوێ بوو لە چی دیم دایمە خەریکی متابعەکردنی یەکتر بن ئەمانە هەمووی هۆکارن بەشێکی زۆریشی من بۆ یەرمەوە قەناعەت نەبوونی ئەم دوو کەسە بە یەکتر من پێم وایە گە دوو هاوسەر لەوسەر ئەو ئەساسی کە خوای پەروەردگار دایناوە یەکتر هەڵبژێرن زۆر قەناعەتیان بە یەکتر یەکتریان دیوە پێشتر یەکتریان بەدڵە حەق نییە یعنی بە گومانەوە بڕوانە هەسوکەوتی یەکتر ئەگەر هەموو ئەم شتانەش ڕوویە پێویستە گومانی باش بە یەکتر بەرن چونکە ئەوە ئەسڵە لەلایەنە دینیەکە کە من دوانە دایمە گومانی باش بە یەکتر بەرن
لە لایەکی کەوانێ ئەکرێ بڵێ خراپ هەڵبژاردننی ئەم دوو کەسە بۆ یەکتر مەسەرەن پیاوێکە ئافرەتێکی هەڵبژاردووە خۆی یعنی خۆی و لەو مستەوایە نبینێت دوای هەدایمە گومانی و هەیە ئەم قەنەعەتی پێ نەکردبێ لەوە چه هەر خەریکی شتێکی بیان بە ئافرەتەکە بە هەماشەوە خۆی یەکەم جار یەکێک هەڵبژێرە بەڵام خراپی هەڵبژێرێت مەسەرەن ئەزانێت کە پێشتر پەیوەندی هەبووە لەگەڵ خەڵقانی کە دائیمەن لی بەدگومانە پێش ئاوسەرگیری لەبەرەوە من پێم وایە واش ئاماژە لە لێکۆڵینەوەکان ناکرێ کە ئەم دوو کەسە ڕوون بن لەگەڵ یەکترا لە ژیانی ئاوسەریە بەڵام ئەوەی پێشووتریان لێگەڕن چونکە ژیانی پێش ئاوسەرگیری ئەکرێم کەسە ئافرەتە خەڵقێکی بەڵێن داوای کردیان پیاوەکە بامانسەوە پەیوەندیەکیان قسەی هەبوو بێ لەگەڵ ئافرەتیکە واز لەمانە بێنن وا شەفافی ئەوەی پێشووتر واز دەبێن بەڵام ئێستا کە بە یەکەوەن زۆر ڕوون بن لەگەڵ یەکتر و هەرچی هەیە لای یەکتر باسییان کردبێ بۆی بەدگومانی بۆ یەکتر دروست نەکەن نازان تا چەند قسانە من یەکگرێتەوە لەگەڵ هۆکارەکان حەزەکەم یەکەم هەندێک تحقیقی لەسەرەوەی کە جەنابتان وەکو تەئیدێکیش ڕاستە ئەمانە هەمووی هۆکاری سەرەکیین لە پشتی بەدگومانیەوە بەڵام هەندێک جارێ ئێستا کەلیمەی داداڤان شتێکی بەکارهێنا کەلیمەی بۆ ماوەیی لە حاڵەتی ئەوەی کەوا بۆ نمونە باوکێک خۆی بەو جۆرەیە دوای مناڵەکەشی ئەم سروشتە وەرەگرێ ئەمە پێڵێن جۆرێکی سروشتی پەروەردەیی ویراسی بێ ویراسی بێ ئللا لە یەک حاڵتێکی ویراسیمان هەیە لەم بوارەیە کە ئەوش چییە تایپی کەسایەتەیە کە بۆ رەبوونە ئەو کەسانەی کەوا ڕکائیزی فیسامیان هەیە ممکنە کە نەقڵ بێ و گومانیش یەکێکە لەوانەیە کەوا لەگەڵ شخصیشی فیسامیشی زۆیە ممکنە هەبێ ئەمە لایەکیان لایەکی تریشان لەوەی کەوا بۆ نمونە ئێمە کە باسی واکەین کە حاڵەتەکان وەکو کە دروسە بن چکۆمەڵ هۆکار هەن زۆر ڕۆڵە بینن لەسەر ئەم حاڵەتەیە یەکێک لەوانەی کەوا بە تایبەتی زۆر دەورە بینێ ئەم باسی ئێستا بکەین ئێستا بەدگومانەکان زۆرێکیان ئەگەڕێنەوە بۆ سروشتی ئەوەی کە جەناب زۆرە هەڵبژاردن بە سۆک و ئیزافەیەک بۆی کە لە بوارێکە ئێمە ئەوانەی کەوا بە عیلاقات زەواجەکەن دواتر ناتوان خۆیان دەرباسکەن لەوەی کەوا بەدگومان بن بۆ یعنی بامان بە سەریحی بێ لێنەم بوارەیە لەبەرەوەی کە سێریکە ئێساکە هەموو باوکو دایکەکان پیان ناخۆشە کە کچەکانیان لە پشتی ئەوان و عیلاقەی هەبێ کە ئەمیش عیلاقا بەس یا کوڕەکە عیلاقا بەسێ کە کوڕێک بەیانی ئافرەتێکە هێنێ پاش ئەوەی کەوا غەریزەکانی نیشتنەوە دوای ئەوەی کە ماوەیەک لەگەڵا بوو دوای شتێک بە خەیاڵێ دێ ئەوش ئەوەیە کەوا بۆ نمونە ئافرەتێک لە پشتی دایک و باوکێکۆ کە ئامادەی تایە هەموو ژیانی بۆ بەخت بکات عیلاقە لەگەڵ کوڕێکا بەسێ لە پەنهاوە چۆن لە سەروی مێردێکی شۆنایکە ئەمە بۆیە دایمەن ئەو بەڕێزانی کە پەنا بۆ بەوارە بن دواتر ئاسوودەی خێزانی کەمە ئەمە یەکێکە لەو شتانەی کە زۆر گرنگە لێرانەیە و یەکێکی تر لەوانەی کەوا هەندێک جار هەیە هەر لە هەڵبژاردنەکانە ئافرەتێک کە دیسە من زۆر جارێک گەنجێک دێت بۆ لامان پێ لە ماوەسا ئافرەتێکەیە یعنی کە لە ئیستشارەمان پێکا لە سنتەر ئەڵێ ئافرەتێک هەیە عیلاقەی هەبووە ئەمەوێ بێنم ئێستا وازیێناوە ئێمە گاڵتەمان بەم قسەیە دێ بۆ نەکەوەی کە بڵێن وازێنانەکەی گاڵتەمان پێدە گاڵتەمان بەوە دێ کە دوای بۆی قوبوڵ بکرێت چونکە تەبیعەتی پیاوایە کە قوبوڵی ناکە ڕاستە ئێستا قوبوڵیەکە و کۆمەڵێک تەفزیلی جوانی شکلی شێوەی زمان خوشیرینی ڕووخۆشی ئافرەتەکەی تەفزیل کرد بەڵام دوای بۆ قوبوڵ ناکرێت لەبەرەوە لێرانەیە ئێمە زۆر جار هەیە تەوسەی پێەکەین حتا لە دینیشە الطیبون الطیبات بە حەقەت ئەگەر ئافرەتی عیلاقەی نەبوو بێت تەنها بۆ کەسێک باشەکە عیلاقەی هەبوو بێ بەڵام ئەگەر هاتوو کە یەکێک عیلاقەی هەبوو نەبێت زەواج بکات لە ڕووی ئەوەی کەوا بۆ نمونە بە کەسێکەوە عیلاقەی نەبوو بێ بۆ لەبەرەوەی کە دوای ئەو خۆی تەقیوەتەوە عاتفەی لەگەڵ کەسێکە ئەوش تەقیوەتەوە لەوێ بتوانن بەیەکەوە هەڵ بکەن بەڵام ئەگەر بێت و بۆ نمونە دوو کەسی بە یەکێکیان بەری ئەو عیلاقەی هەبوو قەت پێی قوبوڵ ناکرێت لەبەرەوە ئەو نەسیحەتە کە پێویستەکە کە ئەوە ببین بکەنەوە خاڵێکی تر بوونی کێشەیە لە خێزانە کێشە تا هەبێ زۆر جار هەیە بەدگومانی ئەکرێتە گرفت ئەکرێتە هۆکار بۆ کێشەکان بۆ نمونە ژنومێردێک لە بەیەکەوە ناگۆنجێن کێشەی چیان هەیە ئیداری ماڵیان هەیە دوای ئەوساشکە بۆ نمونە ئیتر ئەوێ نقاتی یعنی شخصیتیان کەوتنە سراعیەوە ئەوێ نقاتی سلبی لەسەر دروستکە اینجا نقاتە سلبیەکانی ژێکێک لەوانەیە لە چوونە دەرەوەیەتی لە هاتنەوەیەتی لە مۆبایلەتی لە دانیشتنی لە چوونەدە یعنی بەسیترین هۆکاری ناوماڵی حتا بۆ نمونە لە ژیانی ژنوێدایەتیشە هەموو یەکاتە هۆکارێک لەو هۆکارانە کە دەلالی پێ بدا کام حڵەتان ئەوەتانێ اینجا بۆ یەکە نابێ ئێمە هەڵدەین کێشەکان گەورە ببنە ئەو یەکە هۆکارێکی تر لەوانە ئەتوانم بڵم زوڵمی ئیجتماعی
بیە خەڵکێک کە بۆ نمونە خراپ لەگەڵەمە مامەڵاکە هەر ئێستاکە تۆ کرد بڵێن گەنجێک 12 بۆ 14 بۆ 16 ساڵە ئەم حاغەڵەتەی کردووە هەموو یەکێ لە ئێمە وەکو زاهرەیەکی ئەوە نایهێنی کە ئیسلاحی بکەین وەکو ناڵێن طبیعی ببینین ئەڵێن قابل ئیسلاحی بێ وایان نابێ طبیعی بێ بەس ئەبێ قابل ئیسلاحی بێ ئەبێ ئێمە بە تەحملەوە بین لەگەڵا بەڵام کە سەیرەکەی یەکێک لەو شتانە کە کۆمەلگا بە شێوازێکی خراپ لەگەڵی ئاڕۆ ئەمە حاڵەتێکە و یەکێکی تر لەوانەی کەوا بۆ نمونە ئینسان بەرەو لای ئەوە بڕوا کە ئێستاکە خەتەرترین جۆریان خەتەرترین کێشەمان ئەوەیە کەوا ئافرەتان و پیاوان فرەخولیا کراون ئەمە زۆر خەتەرە زۆرینەی بەدگومانەکان لەوانایە بۆ نمونە پیاوێک کە خێزانی خۆی هەیە ئەوەندە لە کۆمەلگایە ئیسارەی جنسی ئەکرێ ئەوەندە لە عیلامەوە ئیسارەی جنسی ئەگرێ ئەوەندە لە بۆ نمونە لە بەرنامجەکانەوە لە یعنی بڵێن دراماکانەوە ئیسارە جنسیەکان ئەکرێ بە تایبەتی لەسەر ئەوەی کەوا زۆرترین مەیلی هەبێ بۆ لای خەڵک ئەمەشە دوای لەوێ لێکەوتەی لێ بکرێتەوە دوو قسە دەربڕێ بڵێ ئەو ئافرەتە جوانە بڵێ ئەو شێوە وایە بڵێ دوو جا متابعەی بکە کە خێزانیش ئێمە بینی یەکسەر چیەکە ئینجا ئەکرێتە گومانکردنەکەەوە یان بە پێچوانەوە ئەم کە شخصیەتێکی ئەفلامەکە بینێ یان سیرەکە کە ئێستاکە بۆ نمونە یعنی کە فریاخولیایەکە لای ئافرەت دروست بێ ئەبێ هەموو کاتێکیش ئەو تەسەور کە بۆ شازە بۆ نمونە فریاخولیای ماڵی هەیە پیاوەکە خۆی کەم توانایە پیاوێک کە بوو نمونە عاتیفە زۆر دەڕەبڕێ ئەم کەم دەریە بڕێ پیاوێک بوو نمونە مەجای ئیجتماعیەتەکەی زیاتر بەهێز و دیارترە ئەم کەمترە ئەمانە هەمووی وا ئەکا کە بوون ئەم ئافرەتانە یەکێک لەو شتە جاران ئێمە یەکێک لەو شتانە کە حەدیثێکی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمێ علاماتی ساعە چەند شتێکە یەکێکیانەوەیە لا یەقنعون بقلیل ولا یشبعون بکەثیر یعنی ئەوەیە کە قەنەعەت بە کەم ناکەن اینجا قەنەعەت بە ژن و مێردایەتی خۆیان ناکەن چونکە شتی تر زۆرە بینێ ئەمەشە کە بووەتە هەجمەیەک دواتر وایە لێ ئەکا کە بەرەو لای ئەم حاڵەتە بڕۆن ئەمانە زۆر هۆکارێکن ئەیان بینی ئەگەر لێرە بەس بۆی کاتەکەمان بەکاربێنین بینە سەر ئەوەی چۆن دەرباز بین لەم هۆکارانە چۆن دوو کەس کە گیرۆدە بوون بە دیاردەی بەدگومانی بەرامبەر بە یەکتر و ژیانی هاوسەریشیان بەردەوامە چۆن بتوانن دەرباز بن لەم حاڵەتە بتوانن ژیانیان لەگەڵ یا ئاسایی بکەن سەرەتا کرێ بڵێن یەکەم حاڵەت کە من پێم وایە لە کۆمەڵگەی کوردی خۆمانە باسی بکەین کە ئێمە کۆمەڵگەیەکی دینین باوەڕمان بەخوا و ئەوە هەیە لە خواترسان ئەساسی مامەڵەکردن بێ لە نێوان ژن و مێردەکانە هەردووکیان هەست بۆ بکەن کە ئەم کەسە لەوەچێ لە ترسی خوای پەروەردگار ئەو تاوانە نەکات ئەمە باشترین بەڕای من چارەسەرە بۆی ئەم دوانە وا لێ بکەین دوورکەونەوە لە بەدگومانی بەرامبەر بە یەکتر خوای پەروەردگار لە قورئان ئەفەرمێ ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل ذلك كان عنه مسؤولا ئەگەر یعنی ئەمە بە کەسەکە بڵین خوای پەروەردگار لەمانە هەموو پرسیار لە تاکەکە پێویست بەم هەموو لێکۆڵینەوە وردەکاریە ناکە ئەو کەسەش خۆی یعنی دایمەن ئەگەی لە چاو و دەست و هەڵسوکەوتی خۆی بێبزانە خوای پەروەردگار لەسەر ئەمانە لێپرسینەوەی لەگەڵاکە بەشێکی زۆر لە دەربازبوون لە یعنی چارەسەر لە دروستبوونی ئەم حاڵەتە بە ئەوە کرێت کە ئینسان هەست بەو لێپرسینەوەی بکات چونکە هیچ لێپرسینەوەیەک لەسەر و لێپرسینەوەی خوای پەروەردگارەوە نییە خۆی ئەوە یشتێکەیە یعنی ئێمە ئەڵێن طبیعەتی خەڵک ئێستا مشکلەیەکمانەیە طبيعتي خلق بشيازي كلياتو إيشي خوا زياترك على خوي زياتر يعني ما بصريح يعني أيام مارسي إيشي خوابك إما عندك شتى إما زور غلطة بوي إما يساكلو سنتري أبينين بشيء هر زوري كيش كان قرته بو دايك يكسر قال أترسيم ترسكي بحق الله شيء ترسيم من على كم شيء كلي به أو تشاوجري هي خوا هي يمنية أو أترسيم يدكي وابي يعني أبي بس بو بس هيك خواي جورش هي روجك قيامتك اللي برسنوه يعني تندق لم إيشان زوزو جرينجك إما إيشي خوانا ئێمە بوارەکەی خۆمان گونجاوە ئەو دایکەیە ئەو ئافرەتەی ئێستا من یەکێک لەو کەیسانە کە ئاجودی مامۆسا ئافرەتێکە کە زۆر نزیکە بێتەوە هەواڵی مێردەکەمە پرسیە منیش یەکسەر بە مێردەکەم کردووە وام لە مێردەکەم کردووە کە دواتر کە بوونمونە گەیانوتە ئەو حاڵەتە بووەتە شەڕێکی زۆر گەورە ئینجاوتم باشە یەک شتێکە پێڵم پیاوێک دواتر کە سەیری کرد ئافرەتەکەی ئەوەندە بەدگومان بێ ئافرەتەکە ئاوا عەزیەتی دا قابلی ئەوەیەکە یەکێک تەڕۆ بژێرێ یعنی خۆی من بواری گومانەکەی وە زیادەکەی عەمەلیش نەکەوەیەوە هەر لە گومانە بێنێت خۆی کاک دوکتۆر حاڵەتێک هەیە یعنی لە لای ئێمە بۆت ینی بەتایبەتی لە کۆمەلگای ئێمەدا و بەتایبەتی لە ناو ئافرەتانیشە یعنی نەریتێک هەیە کە ئەوێت ئەو کەسەی بەرامبەری ڕێک وەک ئەم بیر بکاتەوە وەکو ئەم هەڵسوکەوتکە وەکو ئەم بڕوات وەکو حەزی ئەم مەسەلە لە کاتی خواوی یعنی جاری وایە ئەمە بریتێ لەو تایبەتمەندیە کەسیانی کە لە کەسایەتی هەر مرۆڤێکدایە کە پێویستە پارێزگای لەو تایبەتمەندیانە بکرێکە هیچ کەسێک مەسەلە هینی کەسێکی تر نیە وێنەی کەسێکی تر نییە وەک خۆی ئەبێت بیر بکاتەوە بۆیە ئەم نەریتە مالایعنی کردنە زیاد لە ڕاددە بەدەرە یعنی پێمەوە هەتا پێغبەری خوا سەڵام فەرمودەیەکێ
من حسن الإسلام المرء وتركه ما لا يعنيه. يعني جوانترین ڕەوشت لە ڕەوشتی مسلمانەوە کە تەرکی شتێ بکە کە زۆر پەیوەندی بەوەنی. يعني جاری وایە تەلەفۆنکردن بۆ هاوسەر لە دقەیەکە دەکەڕێت لەکوێیت کەیەیتەوە کەینان ئەنجاری وایە ئەبێتە مای بێزارکردن کە ئەوە بۆ خۆی هەرچەنە هۆکارە بەڵام چارەسەریشە ئەگەر بەبارێکی ترا چارەسەر بکرێ. من پێم وابێ ئەگەر مەسەلەی چارەسەرەکان بچینە سەری پێم وابێ ئەو هۆکارانەی کە باسمان کرد واسێنان لە هۆکارەکان پێم وابێ بەشێکی گەورەی چارەسەرەکانەوە بە تایبەتتر مەسەلەی ڕازگۆییە لە نێوان هەردوو هاوسەردا. یعنی ڕازگۆ بن لەگەڵ یەکتریان نەک شتەکە بەو جۆرە بشارنەوە کە ببێتە مای ئەوەی کە زیاتر گومان دروست ببێ لە نێوان هەردووکیانە. خاڵێکی تر ئەوەیە کە سیرەکەی یەکێ لەو دڵپیسیانە چییە؟ مەسەلەی ئەمە وتمان لە حاڵەتێکە کە سۆز و خۆشەویستی نەما بێمتمانەی دروست بوو سیرەکەی ساردوسڕی لە نێوان ژنومێردەکانە دروستە بێ. بۆیە پێویستەکە ژنومێرد هەوڵی ئەوە بدەن کە ینی پەیوەندی خێزانیان پەیوەندی هاوسەرگیریان ئیتر لە هەموو جۆرەکانی پەیوەندی لە پەیوەندی سێکسیەکانەوە لە پەیوەندی سۆزدارەکانەوە لە پەیوەندی عیلاقاتە کۆمەڵاتێکە لەو پەیوەندی کە جاری وهەیە بەس بە وشەکان ئەوترێ چکە هەردوو ڕەگەز پێویستیان بەوە هەیە کە کۆمەڵێ کەلیماتی ڕۆمانسی و کۆمەڵێک مەسەلە وشەی جوان و داڕێژرا و ڕازاوە بۆ یەکتر بڵێنەوە چونکە لایەنە ڕۆحیەکەیان پێویستی زیاتر بەوە هەیە کە مەسەلە ئەم حاڵەتەی پێویست بێت و پێویستەکە تێر بکرێ. بۆیە بەڕاستی ئەوە یەکێکە لەو چارەسەرانەی کە نابێت پەیوەندی ژنومێرد سار ببێتەوە و ئەمە ساربوونەوە ئەو پەیوەندیەوە ئەکە کە گومان زیاتر بخاتە دڵی ئینەکان بە تایبەتی مەسەلە کاتێک کە ژن مناڵی ئەبێ سێرەکەی پیاولی سار دەبێتەوە یاخود بە پێچوانەوە ژنەکە ئەو احتیمامی بە مناڵەکەیەدا بە پیاوەکەی نادا بۆیە پیاوەکەی ئەکەوێتە گومانەوە یان لە حاڵەتێکە جاری وایە تەمەنی ژنەکە و ئەخوازێ کە مەسەلە کە ئەچێتە تەمەنەوە سێرەکەی ئەم پیاوە یاخود ئەم ژنە بە وەفا نابێ بەرامبەر بەم هاوسەرەی کە ڕۆژگارێک بووە ئەو پەڕی گەنجێتی لەگەڵا سەرف کردووە بەڵام کە ئەبینی مەسەلەی وەفاش کلیلێکە بۆ کردنەوەی خۆشەویستی نێوان ژنومێرد کەواتە پێویستەکە وەفا لە بینی ژنومێردەکانە هەبێ بۆ ئەوی زیاتر زاڵ بن بەسەر ئەو حاڵەتی لەبەرەوەی دڵپیسیە. خۆش هەن لەبەرەوەی لە کۆتایی بەرنامەکان پێم باش ئەگەر لە چارەسەرەکانە شتێکتان ماوە کاریتۆ جەناب. چارەسەرەکانە خۆی ئێمە چارەسەرەکان بەپێ هەندێک حاڵ بەپێ چوار شتە گۆڕە. یەکەمیان بەپێ ڕەگەز کە بۆ نمونە ژن جیایە و پیاوی جیایمە یەکەم و دووەم سێمیش لە حاڵەتی ئیسترابیە جیای لەگەڵ حاڵەتی مەرەضیە ئەم چارە هەر چواریان جیاوازن. ئێمە ئەوەی کەوا لە حاڵەتی چارەسەرە جارە پێش هەموو شتێ ئەبێ وقایە بکرێت لە پێش ئەو چارەسەرە کە ئێشەوەی خۆپاراستن هەموو ئەو شتانەی کەوا بە تایبەتی ئینسانەکان نەزانێکەوە چی ئەم بوارە دروستەکە لای مێردەکەی یا لای خێزانەکەی ئەبێ ئەو بوارانە کەم کاتەوە. ئیتر هەندێک جار هەیە کە بۆ نمونە هەموو ئەوانەی و هۆکارانی کە هۆکارن لە تعبیر نەکردن لە کێشە لە وەسفی کەسێک بەرامبەر لە بۆ نمونە زۆر چوونە دەرەوە زۆر مەشغوڵ بوون زۆر ئێستا بۆ نمونە هەموو کەسێ من ئەگەر پێت بڵێم یەکێک لەوانەیە کە احتیمال هەیە علامەتی علاقاتە لەوەیە کەوا بۆ نابینی زۆر کەسێ مشتی سڕی هەیە ئەی سڕێتەوە سڕینەوەی نامە لە مۆبایلە کەوا تۆ یەکسەرچیتەوە لە ماڵێکەوە بۆیە دایما یەکێک لەو شتانە ئەوەی کە زۆر گرنگە ئەو بوارانە نهێڵێ دوای کە دێنە سەر عیلاجەکان خاڵێک لەوانەیە کە زۆر گرنگە هەموو ژن و پیاوێک لەم خاڵەیە ئەگەر نەخچ ئەوانەی نەخۆشین چ ئەوەی کەوا ئیسترابێت چ ئەوەی بنێرە یامێ ئەم خاڵەتیانە مشتەرەکە هەتا گومان زیاتر ببرێت ئەبێتە ئیحایەک تەوجیهی کەسی بەرامبەرەکە زیاتر بەو ئاقارەیە بڕە ئێمە شتێکمانێ پێڵین غەسلی دەماغ غەسلی دەماغ لە کە بۆ نمونە لە سجوو ناکرێ لە سجنەکانە کە ئەکرێ ئەوەندە پێڵێتەوە خراپی کەساتێکی خراپەیە ئێوە درۆکەن دیندارنی دی تۆ دوایی دەرەچێ بەبێ دین دەرەچێ بڵن لەسەر دین گیراوە بۆنە پێڵێت لەسەر نەتەواتی گیراوە ئەوەندە ئەخوێنێتە سەریاکە کورت خراپە وایە لێ دوای بە جاشێتی دەرچێتە یعنی ئەمە زۆر خەتەرە اینجا ئێمە گەورەترین هۆکار دایک و مێردەکان ئەگەر لە بەراعەت و لە پاکی و خێزانەکان ئەنیانی بیپارێزن جارە پێش هەموو شتێک گومانەکە
گومانەکان کەمکردن چونکە هەموو گومانێک بوار دروستەکە بۆی کە بێتەوە واقع چونکە تۆ ئێستا پیاوێک کە دێتەوە ماڵەوە ئەو ئافرەتە تحقیقی لێکە من هەر بە بەسەڕێحی بڵێم یعنی پیاو هەبوو وجودی مامۆستا کە خێزانەکەم حتا تحقیق لە جلوبەرگەکانەکە پرژین بێ لە ڕوو جەنابتان بینەرانیش یعنی ئەمە کە بۆ نمونە کە لە دەرەوە هاتووتەوە بزانم هیچی پێوەیە هیچ پێوە نیە بوون ئەمە لێرانەیە وای لێ ئەکا کە دواتر ئەم پیاوە بزانێت شتێتر هەیە شوێنێتر هەیە جێگەیەتر هەیە دڵی بۆ بڕا ئێوە هەر متهمە دواتر لەوێ بواری بۆ بگونجێنێ ئەو وەختە ئەکەوێتەوە سەر قابلێتە شخصیەکەی ئەمێنێ بۆی یەکێک لەو شتانە بێ ئەمە یەکێکە دووەمینەن لە حاڵەتێکی تر لە حاڵەتی ئافرەتە دایمەن ئافرەت یەکێکی تر لەو شتانەی کە زۆ گرنگە کە کاتێک ئەوێ لەگەڵ ئەم مامەڵەیە بێ بزانێت دەرگای ئەو شتانە چین کە بۆ نمونە لەوەیە پیاوەکەی بکەوێتە خەڵەکانەوە ئەو دەرگایانە دابخات ئەو زۆ گرنگە بۆ نمونە ئەبێنێت کە بۆ نمونە لە شکڵ شێوەیە ئەبێ شکڵ شێوەکەی بەو شیازە ڕێخا کە جێ سەرجیەک پیاوەکەی بێ بۆ نمونە لە مامەڵەی خۆش و خۆش بۆ نمونە یەکێک لەوانە لە ١٨ پیاوان زۆر بە دەمی ئافرەت پێ ئەخڵە خەڵەتێن بە پێکەنینیان بە زمان خۆشییان شیرینیان ئێمە بینین ئافرەتە مسلمان لەگەڵ مێدیانە نییە بۆ وانە بێ بۆی ئەمە دروست کرێ لەو لاشەوە پیاوانیش بە هەمان شیاز ئێمە پیاوان زۆر ئەترسیان لەوەی کەوا تعبیر لە عاتفە بکەن چونکە تعبیر لە عاتفە لە لای ئافرەت زۆر جارە هەیە لە ١٩٠ ئەتوانم بڵێم ئافرەتان بە خەڵەتم بەکارهێنن بۆیە ناوێرەبی کە لەبەرەوە ئافرەتان خۆیان ئامادەکەم بۆ قبوڵی ئەو عاتفە و پیاویش بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان ئەوە دەربڕێ هەندێک حڕیەت هەندێک احتیمامات هەندێک متمانە بوون بۆ دروستکردن ئەمانە کە زۆر گرنگە لە حاڵەتی مەڕازیەکەش یەک تێبینیەکەدەم زۆر گرنگە ئەو کەسانی کە هەستەکەن خۆیان لە بەلایەکەوە هەستەکەن کە بەدگومانن و لە لایەکیشەوە زۆر جار هەیە ئینکاری لێ ئەەکەن وەک نەخۆشی بێ وە باشترە بە زووترین کات سەردانی ڕاوشکاری دەرونیکەن کە دادا ئەڤان ئاماژەی بۆ کرد کە بۆ نمونە پێویستەکە کە لای دکتۆر نە ئەم بابەتە لای دکتۆر ناچاکن چارەسەر ناکرێت لە حاڵەتێکە ئەگەر هات و نەخۆشیەکەی زیاد ڕۆشت اینجارێ نەکاتە دکتۆر کە ڕاوشکارە بێتەوەجییکە ئەگینا ڕاوێشکاری دەرونی و کۆمەڵایەتی پێویستەکە کە لەو وارە بیبینێ ڕێوشێنی پێویستی پێڵە حتا چۆنێتی چاکرا حتا ئەگەر هەندێک لە واقعیش شوێنی گومان هەبێ چۆن مامەڵی لەگەڵاکردن ێستا خێزانەکانی ئێرە پیاوەکەم هەستەکەم فرە ڕۆیە سەر ڕۆیە ئێمە ڕێگەی بۆ کێشین کە چۆنێن بکرێت دەسان خۆش بێ وڵای ئەمە دوسێ جار ئاماژان نامەتەکە ئاماژەی بچووک کە زۆر گرنگە بەلامەوە یعنی من پێم وا بێ خێزانەکان زۆربەی کاتیان هەوڵ بدرێت زیاتر لەگەڵ یەکدا بەسەری ببن نەک مەسەر لەگەڵ مۆبایل و ئەنتەرنێت و ئەم شتانە کە زۆربەی کێشەی خێزانەکان کە دڵپیسی دروست کردووە ئالوودەبوونی خێزانەکانە بە مەسەلەی کۆمپیوتەر و ئەنتەرنێت کە زۆربەی کاتیان لەسەرەوە دەسان خۆش بێت هیوادارم توانی بێتمان وەکو پێویست بابەتەکەمان ڕوون کرد بێتەوە لە کۆتاییدا دەکرێت بڵێن خۆ دوورگرتن لە گومانکردن و پابندبوون بە فەرمانەکانی خوای پەروەردگارەوانێ یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی نەهێشتنی دیاردەی بەدگومانی هاوسەران بەرامبەر بە یەکتر خواتان لەگەڵ دەستان خۆش بێ بۆ گوێگرتنتان.